جارێکی تر بە خزمەتانە گەمەوە لە کەناڵی شاهیدانەوە لە دیداری لە بەرنامەی تایبەتمانەوە بە یادی شەهیدبوونی سەید قوتب خوای گەورە بە شاهید و شەهید قبولی کردبێ ئینشاءالله. سەید قوتبی بەڕێز بیرمەندی گەورە و شاعیری هەستناس و هەستناسک و بیرمەندی منەزیر و پیاوێکی خاوەن حرەکەت و خاوەن تەقوا و دینداری و سەلاح نەحسەبهم کەذلك والله حەسیب. هەر کەسە کتێبی ئەفراح الروح بخوێنێتەوە هەست بەم عیبادەت و تەقوایەشیەکە، هەر کەسە کۆتایی سوورەتی نەحلیش بخوێنێتەوە لە فی ظیلالە هەست بەمەکە کە سەید قوتب ڕەحمەتی خوای لێبێ چەند خۆی زەلیلانە وەکو عەبدێکی زەلیل لە بەرامبەر خوای پەروەردگارە ڕائەگرێ. و هەر کەسێکیش سەید قوتب بناسێ ئەزانێ زۆر کەس لەوانە بە هەڵەدا چوون کە ڕەخنەی لێگرن. ڕەخنەگرتنەکان لە سەید قوتب شتێکی طەبیعین وەکو محەممەد تۆفیق بەرەکات لە باسی سەید قوتب هێناوێتەوە کە لەسەر ژیانی نووسیوێتی پاشان ئەو ڕەخنانە لە سەید قوتب گیراون ئایا تەکفیری کۆمەڵگەکەی کردو کەوتێتی جاهیلیەت و ئایا لە مەسەلەی حاکمیەتە شۆڕشی دروست کردو بەرامبەر هەموو حاکمێک و ئایا خەڵکەکەی بە کافر زانەیون و هەروەها ئیتر لەو ڕەخنانی کە لێ گیرێن حەق و باتڵ تێکەڵیەکە بێ جاری وایە. بەڵام زۆر لەو ڕەخنانێک کە ئێستا سەلەفیەکان زۆر پێی ئیزعاجن و بەتایبەتی لە سەردەمانی مەلیک عەبدوڵڵایە و مەلیک سەلمانیش طەبعاً زۆرتر ئیزعاج بوون چونکە نفوزی ئیخوان و تەئسیری بانگەوازی سەید قوتب زیاتر لە ئەو وڵاتی عەربستانەیە تەئسیراتی هەبوو. بۆیە مەلیک سەلمانیش عەبدوڵڵاش لەوانە بوون هەردووچیان کە تەئیدی سیسییان کرد انقلابەکە بەسەر مرسیا بکە خوای گەورە ئازادیکە و بەشێکیشن لەو موامرەی کە لەسەر ئەو ئەهلی ئیسلامەیە بۆ ئەوەی حاکمیەتی ئیسلامەکە و سەروەرەتی شەرع جارێککردنێتەوە پێشەوە کە ئەوانی تیا ئیحراجەکە.